جەمال غەمبار شاعری کورد کە بۆ بەشداریکردن لە فێستیڤاڵی نێودەوڵەتی گەلاوێش لە شاری سلێمانی و لە سەردانێکیشدا بۆ دەستگای میدیای کوردستان باسی لە بەشداریکردنی لە فێستیڤاڵی گەلاوێژ و پرۆژەی داهاتوویەکات. دوای نزیکی 10 ساڵ کە من لە ستەیج و دەرکەوتن بۆ خوێندنەوەی شعر لە سلێمانی شاری سلێمانی دوور بووم. بۆ من بەڕاستی مای شانازیێکی گەورە بوو کە جارێک کە دەرکەوتمەوە بە قەسیدەی بەشدار بووم لە فێستیڤاڵی گەلاوێژ و مای خۆشحاڵی زۆرە. دیارە ئێمە لە ناو زەحمەتەکانی ژیانە، لە ناو ئەو چۆنەڵێ گرفت و چوزانم یعنی کۆمەڵێک قەیرانی ئابووری و بێتاقەتی خەڵکوانە جارجار پێویستمان بۆیە کە هەناسەیەکی چۆنەڵی شادی بە خەڵک ببەخشینەوە ژیا لە ڕێی ئەوانەی ئەهلی مۆسیقا و گۆرانین، لە ڕێی کۆنسێرتەکانەوە ئەوانەی ئەهلی شعرن لە ڕێی کۆڕی شعریەوە پێویستمان بەوە هەیە. هەم ئۆغژنێکیشە ینی شادی بەخشینێکە بە ناخ و دەرونی خۆمان. بۆیە من بەڕاستی لێرەوە سوپاسی هاوڕێیان مەکەم کە شەرەفیان پێ بڕین بگەڕێمەوە جارێککە لە ڕێی فێستیڤاڵی گەلاوێژەوە ئەو تێکستێکی تازە بخوێنمەوە. لە ئایندەشە بەڕاستی بەتەمام یەکێک لەو کەڵە شاعیرانی، یەکێک لەو کۆڵەکە شعرێ گەورانی شعری کلاسیکی کوردی کە با بڵین ئەوەنی لە ڕۆژهەڵات دەڵێن بە قەولی معروف، یەکێکە لە سێ کوچکەی ئەدەبی شعری ئەوە سەردەمی بابانەکان سالمی شاعیرە. بەتەمام بۆ جەناوی گەورە سالمی شاعیر کۆڕێکی تایبەت بەستم. بیرم لەوەش کردوێتەوە هەر لەو کۆڕەیە ئەگەر بکرێ ئاوڕێکی لە وەفایی بەمۆچکە التیزامی ئەخلاقی ئێمەیە بەڕاستی بەرامبەر ئەو شاعیرە گەورانە جارێکی کە بەرهەمەکانیان ئاشناکەینەوە بنەوەی نوێ. شعر بۆ خۆی سروشتێکی هەیە، پەیوەندی ڕاستەخۆی بە ئینسانەوە هەیە. تۆ ئەگەر بگەڕێیتەوە بۆ داستان و بەیتە فۆلکلۆرەکانی کۆن لە پێشا تێکست بوونی جاکراون بە لاوک و حەیران و هەموو هاتون. لەبەرەوە ڕاستەوخۆ شعر پەیوەندی بە ناخی ئینسانەوە هەیە، پەیوەندی بە سروشتەوە هەیە. بۆیە قسەیەکی ئەڵێ ئەوە نازام قسەی چیە باوە ئەڵێ کورد بە تەبیعەت هەمووی شاعیرە. و من پێشم خۆشە زۆر جار ئەوتری ئەم هەموو خەڵکە بۆ شعر نووسی، وەڵا بە هەموو خەڵک شعر بنووسێ قەیچێکە خۆ تۆ هەیە. ئەگەر بڕۆی ئەگەر دیراسەیەکی بڵین سەردەمانی مەحوی و نالی و ئەو گەورانە بکەی، خەڵک زۆر شعری نووسی و بەڵام لە مەرحەلەیەکا وەستاون ئەوان بەردەوام بوون. اینجا دوایەوەش ئیشی من نییە بە خەڵک بڵێم شعر بنووسە، وەڵا حەزەکەم هەموو خەڵک شعر بنووسێ، هەموو خەڵک عاشق بێ، هەموو خەڵک دنیای خۆش بێ، یەکیان خۆش بێ. لە دنیای ئەمڕۆی تەکنەلۆژیا خەڵک زیاتر لە ڕێی بڵین سۆشیال میدیا و لە ڕێی سایتەکانەوە ئەوە خوێن. بۆ شتێکی خراپیش نییە لە زیاتری تۆ کتێبێکی ئەسووری گەورە و پێبێلەوە ئەگەر کەسەکە بتوانێت، یا مەسەلەن شێوازێکی تر هەیە کتێبی دەنجی ئەوانەی کە تۆمارەکرێت شتێکی زۆر زۆر باشە بۆ ئەوانەی کە ناتوان بخوێنەوە بە هەروەکارێک بێ، بۆ ئەوانەی ئیتر چوزانم کتێبیان دەستناکەوێ ئەتوانێت مەسەلە بۆ نمونە لە گەشتێکی ناو فڕۆکەیە، لە گەشتێکی ناو سیارەیە ناو شەمەنەفەرە چۆنەڵی هێدفۆنەکە بکاتە جۆچکەی و گوێی لێ بگرێت.